بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. مامۆسایانی بەڕێزم، مامۆسا مەلا جاسم و مامۆسا بەڕێزەکانی هاوکار و دۆست لە کەلار، هەر لە هەڵەبجە و هەتا کەلار بەخێرهاتنێکی زۆر گەرمتانەکەین. داواکەین لە زاتی پاکی پەروەردگار ئەو هەنگا و ئەو جۆڵ و حەرەکەی کردوتان هەمووی بە ئەجر و پاداشت و فەزیلەت و قورب لە خۆی بۆتان قبوڵ کرد. چۆن لە سوژدەکانە نزیکن لە خواوە جەلە جەلالوهو، بە هەمان چەشن لەم سەفەرە ئەوە نزیک بن لە ڕەب العالەمینەوە. زۆر خۆشحاڵم جەناب مامۆستا تەشریفتان هێنا و مامۆسایانی بەڕێز یەخوا بەخێر بن. ئەمە لە بابی تەذکیرە هەندێک جار شت بەبیر یەکتر ئەخێنەوە. بەبیر خستنەوەیە نە ئەوەیە مەسەلەن فەضیلەتێکی علمی بێت لە کەسێکەوە زیاتر بۆ کەسێکی ترە بۆ شێوازە نییە، تەنها هەندێک تەجاریبی ژیانی خۆی ئەگێڕێتەوە بۆ دۆستەکانی بۆ خۆشەویستەکانی. لەعەلە ئەڵێ ئەم تەجروبەیە کە هەمە لەو ئەچێکی لە دۆستەکان سوودی لێ وەربگرێ. زەمەنی ئێمەش بۆ پێشتر هەروە بوو، مامۆستا بەڕێزەکان زۆر کات تەجاریب وشتی خۆیانیان بۆ ئەگێڕاینەوە، زۆر سوودمان لێ وەرئەگردوواتر لە مەیدانی عەمەل و تەطبیقکردن و تەنفیزکردنە. هەموو کارێکی زۆر گەورە بە هەنگاوێک دەست پێ ئەکا. گرنگترین شتێک لە فەقیە ئەوەیە کە خۆی بدۆزێتەوە. زۆر کات فەقیە خۆی نادۆزێتەوە، هەتا وەکو لەو ئەچێ نیوەی مەلایەتی ئەڕۆ ئینجا خۆی ئەدۆزێتەوە. لەم ڕۆژانە دۆستێکم هاتبوو زۆر قسەی سیاسی ئەوانە ئەکا، وتی شتەکانی منە پێ چۆنە؟ وەڵای شتەکانە زۆر باشە، بەس مەحەلی ئێعرابە دیار نییە. وتی چۆن مەحەلی ئێعراب؟ وتم کاکە ئێمە منەظیری سیاسیمان هەیە، ممارسی سیاسیمان هەیە، چاودێری سیاسیمان هەیە، تۆ هیچیان نیت، لە هەموو شتیانە قسە ئەکەی. ئەبێ بەڕاستی شتێکی خۆت نوقتەی ئێعرابی خۆتت دیاری کردبێ بۆی بزانی چی ئەکەی. بڕواکەن ئێستا تەڵەبە مەسەلەن پۆلی 12 تەواو ئەکا، لایەنی کەمەکەی 18 ساڵی ئەم کەسە ڕۆشتووە وەکو تائیه ئاوایە، مەحەلی ئێعرابی دیار نییە. یەکێک لە شتە زۆر گرنگەکانی فەقیهەتی ئەوەیە مەحەلی ئێعرابی خۆی دیاری بکە. ئەویش بەچی ئەکرێ؟ بەوەی ئاوا لە پێش چاوی خۆیەوە ئەو هەموو ڕێزە مامۆسا و عولەما و زانا و دانایە ببینێ و بڕیار بدە وەکو ئەوانە بکە، جوهد کە وەکو ئەوانە. خۆ ئەگەر نەکرێ مەسەلەن ئیمامی نەووی لە زەمانی ئێمە دەربچێ، ئەکرێ بۆ زەمەنی خۆمان وەکو مامۆسایەکی بەسیتی خۆمان سوچێکمان لە سوچەکانی دین گرتووە و خزمەتی دینمان کرد، کە ئەمە زۆر کارێکی گەورەیە و کارێکی مەزنە. ئەم کارەی جەنابتان پرۆژەیەکی زۆر گەورەیە، پرۆژەی فەقیهەتی و مەلایەتی. بە ئاسانی ئینسانەکان دەستگیریان نابێت. خوددا جەلە جەلالوهو لەناو ئەم هەموو خەڵکێکی هەڵبژاردووە، جەنابتانی هەڵبژاردووە، ئەمانەی کردوتە قودوە و نوێنەر و تەوفیقی داون و کارەکانی بۆ ڕێخستوون. ئەمە پێش ئەوەی ئێوە لەدایک بن و پێش هەموو شتەکان دیاری کراوە، هەموو هەریەکێک لە ئێوە هەڵبژاردنی تایبەتی بۆ کراوە. ئەم هەڵبژاردنە تایبەتە کە خوا جەلە جەلالوهو کردوێتی بەڕاستی ئەبێ لە شایانیا بین، ئەبێ مەحەلی ئێعرابی خۆمان بدۆزینەوە. بۆ دۆزینەوەی مەحەلی ئێعرابی خۆت لە خزمەتی دینە، چونکە دین ئەمەندە گەورەیە نازانی چی بکەی. جارێ مامۆستا مەلا جاسم لە مؤتەمەرێکا بووین، وتیان پرۆژە بدەن، پرۆژەی وهایان باسە کرد بە ئەمریکا نەئەکرا، ئەوەندە گەورە بوو. چونکە دین زۆر عەزیمە، کە حەزارەتێکی زۆر گەورە، تۆ لەکوێ دەست بۆ چی ئەبێ؟ سەرەتا ڕێکخراوی ژیار دروستەکرا، دکتۆر خەلدوان وتیان کاکە تۆ مسودەیە بنووسە، با ئێمە لەسەر مسودەکە بڕێن. من هاتم لە ماڵەوە دانیشتم، وتم خۆیان مسودەی چیان بۆ بنووسم؟ جا بۆ مسودە خۆم مەشغوڵکەم، وەڵا ڕێکخراوێکی عەرەبیم هێنا ڕێککردم بە کوردی بۆیان. ڕێکخراو عەرەبیەکە باسی ئەعلامی کرد و لە ڕووی ئەعلامەوە چی ئەکەین و چۆن کەناڵی فەزایی دائەنێن و چۆن مواجهەی کوفر ئەکەین و ئەمەندەی شت تیا بوو کە چینەوە دانیشتم لە مەجلیسەکە.
تۆ خاڵی خوێندەوتی باشێ مەشتیوە من باس کرد ناوەڵات ئەی باشە تۆ ئەم شتانە بۆچی نووسی وتم ئاخر من دڵتانم خوێندەوە سەیری دڵتانەوە کە سەیری زبانتانەوە دەکرد بەڕاستی ئەم ئیسلامە ئەمەندە گەورەیە نازانی دەستبەری بۆچی نازانی لەکوێوە دەست پێ بکەی ئەبێ بۆ دۆزینەوەی ئەم مەحەلە فەقێ ئەم مەحەلی عرابەی خۆی چەند کارێ بکە یەکەم زۆر تەزەڕوعکە لە بەردەم خۆیە تاخوا پێگەیەکی ئەداتی کاڵێن پێگە ناوە ناو دەرکەوانە هیچ نییە لە دنیا ناوت هەبێ ناوێ گرنگ نییە گرنگەوەی لە ساحەی مەحشەرە تۆی کێوی لە ناسراوەکان چەند گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی معاذەکە معاذ کوڕی جەبەل ئەفەرمێ کانە بین یەدەی العولەماء بڕەتوە ڕەتوە ئەندازی بەردوەشانی کەسێکی متەوەسط نەزۆر بەقووەت و نەزۆر هێواش چەندێکە ئەوەندە لە پێش هەموو عولەماوە ئەوەستێ پێیەکەی دیاری کراوە لە قیامەتە مەحەلی عرابی لێ دیاریە جارێکیان ئەم فەرمایشتەم باس کرد لە کولیەکە لە زمانی کۆلێژی کوردستان ماسە منە تاهیر ئەو کاتە لێ وتی ماسە تۆ واز لە ڕەتوەکە بێنەوە بەردەکە هەڵی ئەدەی ئەگەر یەک هەنگاو لە پێش عولەماوە بێ سنگی دەرپەڕاندە بێ کیفایەت چ جای ئەوەی ئەوەندە لە پێش عولەماشەوە ناو أعلمكم بالحلال والحرام معاذ بن جبل ئەوەندە گرنگە مثلا من لەوێ محلەکە دیارە بەس لێرە ئەمێ محلی خۆم دیاری کەم بەڕاستی بێت تەضەڕوعێکی زۆر گەورە ئینسان لە حزوری خۆی بکە هەتا خوا هەڵی ئەبژێرە بۆ یەکێ لە ئیشەکان خۆی بمخەرە سەر کارێک کە خزمەتی دینەکەی تۆ بکەم ڕازیمە بم دەی بەدارە بە بەردا بە هەرچی شتێ مهم خزمەتکار بم ممکنە یەکێک لە ئێمە مەسەن خزمەتکارێکی ئاوا بێ بە هەزاران تەلە بە ئیسفادەی لێ بکەم یەکێک ترمان خزمەتکارەکەی تەنها ئاوگێڕان بێ بۆ فەقێکان کە ئەمە خاڵێکی زۆر جەوهەری ئەبێ ڕۆحت فەقێ بێ زۆرتر لاشت لە حزوری خوای خۆتا ئەمەندە تەزەڕوعت کرده بێ کە بە چاوەکانی دڵت ببینی خوا تۆی لەکوێ داناوە هەر کارێ و هەر هەنگاوێک ئەنەی بەهی خۆتی نەزانی خوددا بڕیاریدا کە من ئەم کارە بکەم و وەسائلەکانی ڕێخست و تەرتیب کرد ئەم بابەتی پەیوەندیە لەگەڵ خوایە لە فەقێتی و دوای فەقێتی زۆر ئیشت پێیەتی زۆر کات ئینسان لە فەقێتیە پیاوێکی زۆر ساڵحە دوای لە مەلایەتیە تێکەچی چونکە مەحەلە عەرابیەکە ونەکە پەیوەندێکی لەگەڵ خوای خۆیە ونەکە ئیتر ئاگای لە خۆی نایە تا ئێ دەرەچی جارێک باسی سەحوەی ئیسلامی مەکرد لە کوردستان وتم وەڵڵی سەحوەی ئیسلامی ئەڵێ تەیهی بەنو ئیسرائیل آخر منطقەیەکە وەکو هەڵەبجە با بڵێن بەیانی تا ئێوەرە بەنو ئیسرائیل هەڵ ئەسوڕان ئێوەرە هاتمە شوێنی خۆیان 40 ساڵ ئەوا بوو موسى عليه السلام يوشع عليه السلام هارون عليه السلام لێ وەفاتیان کە لە زەمانی یوشع هاتنە دەرەوە نەجاتیان بوو لە تەیه 40 ساڵ دۆستێک وتی وەڵڵی مامۆسا تەیهەکە باشتر بوو تا ئێستا بۆ وتی تەیهەکە بە یەک ئاڕاستە هەموو خەڵکەکە ئەڕۆشت ئێستا ئێمە لە تەیهەکان و هەرێکی بەرەوە ئاڕاستەیەکە ئێوارە لە ماڵی خۆمان دانیشتین قسەکەیم زۆر پێتەوە نابێ فەقێ لە تەیها بێ هەر بێت و بڕوا و نەزانێت چی ئەکاوە بێت و بڕ ئەوێ بەڕاستی عەرەب شتێکیان هەیە پێوتێن بەوسەلە قیبلە نوما ئەوێ قیبلە نومای فەقێ تحدید بێ ئەوەندە لەگەڵ خواناسی خۆیان مامەڵە بکە و لەگەڵ خوای خۆیان مامەڵەیەکی تەندروست و جوانی کردبێ بزانێ کە چۆن بە چ شێوازێک وەخوا بۆ کوێی هەڵەبژێرە چۆنی هەڵەبژێرە کەوا بوو بۆ ئەوەی موقعی عەرابی خۆم بدۆزمەوە یەکەم شت ئەبێ خۆم زۆر تەسکیە و تەربیەک و تعلیمێکی گەورە دادابێ و بە معنای کەلیمە معانی تەوحید و عەقیدە لە دڵما چەسپی بێ نەک خوێندنی عەقیدە خوێندنی عەقیدە ممکنە ئەمە فەقێ بووین قسەی خۆشخۆشمان لەگەڵ فەقێکانە ئەکرد مانوو بووین ئەوە نەمانەوە نەحو سەرفی نەخوێنەوە هەرچی دوای ئێوارە ئەهاتێمە قەسەم بەخوا هەرچیەکەی ناگەنەوە بە ئەبوو جەهلە باشە لە ئێمە نەحو زانترە لە ئێمە سەرف زانترە کورە لە ئێمە بەلاغە زانترە هەرچیەکەی ناگەنەوە بە ئەبوو جەهلەکە چونکە عیلمە زاهیرێکە ئەو هەیە لە عەقیدە زۆر ئەمان خوێندوەمانەوە قەسەم بەخوا هەرچی ئەکەین لە عیلمی عەقیدە ناگەنەوە شەیطان ئەزانن لە عیلمی عەقیدە لە هەموومان عیلمی زیاترە شەیطان عەمەلەکە حەرەکەکە بۆ یەکە عەرزانەکەم ئەڵێم لەگەڵ خوای خۆتا زۆر ئاوا ئەوە هەمووی بەر و بوومی عەقیدە هەموو لەوە چڕە بێتەوە
تۆ چۆن مامەڵە لەگەڵ خوایە ئەکەی ئەو عەقیدەیە بۆیە جاری وا هەیە گەنجێک ئەبینی ئەو هەموو کتێبی عەقیدەی خوێندەوە حەڕەکەی تیان نیە نوێژێکی بەیانی بکە پیرێک ئەبینی کەمێکی زۆر کەمی زانی و باش ئەو حەڕەکەی بۆ دروست بووە پێش نوێژی بەیانی هەڵەسێ و بە ئاوی سارد و ئامادە ئەبێت لە مزگەوتەوە کابوو ئەو عەقیدەکەی خواردووە ئەم عەقیدەکە لەبەر دەستیایەتی هێشتا سەیریەکە ئەم شارەزایی زۆرترە بەڵام ئەو تەطبیقی گەورەترە بۆی ئەم خاڵێکی زۆر گەورەیە ئەبێ ئیشی لەسەرکەین لە زمانی مەلایەتیمان و فەقیەتیمان ئەمە ئیشمان ئیشی هەموو کاتمانە تا ئەو کاتەی ئەمری هەموو جار عەرزی مامۆستا شێخەوانەکەم لەگەڵ مامۆستا بەڕێزەکان مستعیدەکان ئەڵێم دوو عیلم هەیە لە ئەخیرە بۆ پیریمان زۆر لەزەتی لێ ئەکەی علمی تەسکیە و تەربیە ئەوڕا علمی تەسەوف لەگەڵ علمی فقه ئەو دوانە لە پیری ئینسان زۆر لەزەتی لێ ئەکا لە خزمەتیانە بێت چونکە پاڵفتەی بڕواکەن تەسکیە و تەربیە و ئەمانە پاڵفتەی عەقیدەیە یعنی عەقیدە ئەخیرەکەی ئەچێتە ئەوێ مامۆستا سەعیدی نوڕستی کتێبێکی بەری درەختی ئیمان ئەو ئیمان و عەقیدەیەکەی خوێنی بەری پێویستە بەرەکەی بریتێ لەو تەسکیە و تەربیە و خواناسی و تاعەت و ئەو لایەن جا یەکێک لەو شتانەی کە ئێمە بەوسەڵەی خۆمان بدۆزێتەوە ئەو پەیوەندیە لەگەڵ خوایە ئەو گفتوگۆی فەقیە لەگەڵ خوایە هیچ گفتوگۆیەکی خۆت لە فەقیەتیا بەکەم نەزانی زۆر ممکنە شەوێکی تاریک هەڵساوی خوایگیان من ئەمەوێ ئاوا بکەم بۆ دینەکەت ئاوا بکەم هەموویت بدات لەحظەیەکە یان هەموویت پێ عەتاکە داواکە خوایگیان ئەمەوێ مؤلفێکی زۆر گەورە دەرچوو کاف و نونێک تەواو تۆ دروست بوو ئەم پەیوەندیە ڕۆحیە و ئەم گفتوگۆیە بەوسەڵەی تۆ دیاری ئەکا وەکو فەقیه دوو ئەو شتێک کە بەوسەڵەی تۆ دیاری ئەکا خوێندنەوەی قۆناغی ژیان و زەمەنە ئینسان بەڕاستی ئەبێ قۆناغ و ژیانی خوێند بێتەوە باشی چونکە ئەگەر قۆناغ و ژیان و زەمەنت نەخوێند بێتەوە قەت شوێنی خۆتە بۆ دیاری ناکرێت موقعی عەرابیەکە دیاری ناکرێت ئەبێ خوێند بێتەوە واقعی من چییە جارێک برایان لە جوودی هینێکیان ساس کردی بوو بە ئەو مامۆستا بەڕێزانە گفتوگۆ لەسەر حوجرە و ئەو بابەتانە طبعا ئێمە ویسمان ئەوە قسە و گفتوگۆ نەکەین دوای کەمێ شتێکمان هەر باس کرد تەسەورەکەن لەبەرەوەی واقعەکە نەخوێنرابووە مامۆستای ئاینی وەها هەبوو هەڵەسایی و فەقیه بابە نانەڕقا پەروەردە ببێ کەسێکتر هەڵەسایەوە ئەیوو کاکە فەقیه بە هەرچی شتە بیدەینێ بۆ چونکە زەمانەکەی دیراسە نەکردو دوای کە دیقەتی ئەماندا هۆکاری ئەمە چی بوو ئەمانە هیچیان فەقییان نەبوو مماریسی ئیشەکە نەبوو کە مماریسی ئیشەکە نەبی تۆ نازانی لە واقعی خەیاڵە قسە ئەکەی خوێندنەوەت نەبووە فەقیه زۆر مهمە خوێندنەوەی زەمەنی خۆی کە من ئێستا ناتوانم بێم بڵێم کاکە وەکو زەمانی کاک ئەحمەدی شێخ کە وەرە فەقیهەتی ئەبەو شێوازە بکە زەمانەکەی من گۆڕا خوداش جل جلاله بە گەوری خۆی ئەمە لەم زەمانە خەلق کرد بەپێی ئەم زەمانە ئەبێ مامەڵەکەم هەتاوەکو پێگەکەم دیاری ئەبێ ئەگەر بەپێی ئەم زەمانە نەکەین زۆر زەحمەت ئەتوانین فەقیه لەبەر دەستمانە پەروەردە بێ چونکە من بێم وەکو مەولانا خالید سەیری فەقیهەکەم بکەم بچووکترین غەڵەتم پێ قبوڵ ناکرێت لە فەقیهەکەم بەڵام کاتێک کە دەم سەیری واقع و زەمەن و زەمینە ئەەکەم ئەزان لەگەڵ فەقیهەکە چۆن مامەڵە ئێوە خۆی گەورە لطفێکی لەگەڵا کردون پێکەوە دەسە جەمعیەکی پێداون لەم دەسە جەمعیە مامۆستایان زۆر گرنگە ئەو فەقیهانە کە دێن محاولە بکەن موقعی خۆیان بۆ دیاری بکەن بەپێی زەمەنەکەی خۆمان لەوە ئەچێ ئەم فەقیهیان ئەبینی مەسەلەن نەشاطێکی زۆر قەوی هەیە لە جۆرێک لە جۆرەکانی ئیدارە لەوێ تەحدیدی کە بە ئەو کارە بکە بیجوڵێنە بەرەوە ئاڕاستەیە پێویست ناکە هەموو شتەکان بۆ فەقیه ڕوونکەیتەوە بەس ئیشارات ئەدەی من ئەمەم بە تەجروبەیەکی قوڵ لە مامۆستاکانی خۆم وەرگرتووە بۆیە لەوە ئەچێ زۆر کات فەقیهم هەبوو بێ خۆشی نەیزانیوە بۆچی ئەخوێنێ بەڵام من زانیم و بۆکوێ ئەڕوا چونکە زۆر کاتەوە مامۆستا قەدیمیانە یان فەرموو یان فەقیه هەموو شتێکی بۆ ڕۆشن کەیتەوە سەرگەردانە بێ پێویست ناکە بیخەرە سەر سکەکە چاودێری بکە دیڕاسی بکە تۆ ئەزانی بۆچە ئاڕاستەیەک ئەڕوا کە تۆ لەسەرەوەی سیرەکەی دەستبەرداری مەبە محاولەکە ئیتر تۆ حەقت نایە بەسەریەوە بۆیە دۆزینەوەی موقع ئەرسانەکەم زۆر پەیوەستە بە زەمانەوە
لو أشياء مثلا يشكل وكو جنابتان مثلا زور حسكا خطيبك زور ناجح بي بلا زمان نايكا كابوس زمين أو زماني تونية كخطيبك ناجح بي بروبوش تتر نوسريك ناجح بي هم مرجني هم أواني كهاتنا فقيه هم بانخواز بنو نا مرجني يكيك مان شون الله منظري سياسي الله مكاكا فقيه كمان هي منظرة بفقيه كانيتر سودي له لأخلاقي للروشتي له نا فقيه كمان هي بس صالح من دراسيكي إجازة كاني موصمنا كي مدرسم كردو كإجازة بخلق داو زول لزتم دي بيني بلام دو أي بلاهم نكردو وأزم دي هنا هندي أو إتيابو كسيواه إجازة داو الله بياكي صالح لإجازة كار أو نينوسي نو وتويتي تدريس كان هي وتويتي إمامتك برواكن هي أنا اللي كان هل شيء واسيب كابر لما أوزر بقولي سهم شيء بس نسيتي إمامتي نجيني وراء أسربك بس أدواني إزد داو طبعا من دعائي وازم لو هنا أو إجازة وشتانا شكا كابرا فخري هي بإجازة ونم أبيس مثلا شو أبويا بمتاكاك إجازة فلان يوادا وازم لو بحثه هنا بلام هست ما كرما وصاوي سويتي موقعي كسكان دياريوكا إعرابا كان بداته بويا بيش أوي كسيكتي إعراب بداته أبيتو أم إعراب دوار قرتبه أم إعراب ورقرتنا ما وصيان زور مهم لا تنشتيك يكم فقي قد خوي لنا قوري قد لود برزنا به مثلا دائما بيوابه باشا أم زور لما موقع قورترو أو قدر أو بشكرته لما موقع أو إلينا قومي أما خالك زور يكما دوم أجر موقعت بابلين دياريك لحياتي خوتا وزانيت كمثلا تو بوشي أشيت أزاني جهد زور أكيد بوهي قتنا وسي أو فقيك بيجي خوي دياري نكرد بأوسته سما زور ما وصل عيني زور بقوة من هيدواي أوسته لقونا غيكي جيانيا لما مديا لك الموصل الشيخ وأنا عرزم كرد إنه تمن استتنها دراسة شيء كاملة دواي هشتا صالي تشبكين أما لا أما كبر أبو بهشتا صال مالو جيبو راخن هكا ولا إيران هشتا صال كان ولاتك بنا برا أو أمريكا إسرائيل هشتا صال يبقى برا شو هشتا صال دو عمري كردو دو جار تشلي بينيو بويا نابي مثلا تولى شو أجر موقع دياري نكرد بيه مثلا بيدوا بي والله ميزرب كمثلا بيان ميزر كسيتي شنا مني تاو هم جاري وقت خويا مو بزوتنو والروخه دبر بزوتنو يك هدفي هو انا حكمتي بعز بالروخه والروخه تاو حزبك كوتايفي اهدافي جوره والدراء دياري كني موقع وهذا اللي اكات ونوستي شكبو دوزيو متو امشي انا مكويه هو الادم بو اعلاتر بو برستر دوزيو متو من تاجر جاني ازانم جهد أكم ويبركيش فيه لو منطقة سورانا فقيكتا نموذجي خاندو دوای بۆیان باس کردم وتیان ماوەسا هەرچی فەقێکی سۆرانی هاتووە هەمووی لای ئەو تا نموذجی خوێندووە اینجا هاتووەتە ناو هەولێر ئەو سوچەی خۆی دۆزیوەتەوە ئەو تۆزەی خۆی دۆزیوەتەوە ئیشی لەسەر کرد لە دوایەوە مەجالی نەبوو بە خوێندنە زیاتر بەڵام زۆرێکی بە ئاراستەیەکی زۆر جوان هێنا بەرەوە ئاراستەی کە مەبەست بوو کە ئاهاتنە ناو هەولێرەوە براغەکەی دەڕژا و ماوەسەکان بەس بینایان نەکرد زۆر ئاسان بۆیە دۆزینەوەی موقع لە دوای مەلایەتیش چۆن مەسەلەن جهود خۆت لێ ناگۆڕێ جهودت زیادەکە بڕواکە لە دوای مەلایەتی ناتوەسێنێ ئێستا ئەگەر هەدەفی ئێوە هەر یەکێک لە جەنابتان بڵێ وەڵا بم بە مەلا ئێوە بە مەلا دوایەوە چیەکەی ناوەڵا من هەدەفەکە زۆر دوورە هەدەفەکە ئەمەیە کە ئەمەوێت لە ڕیزی عولەما لە قیامەتە حەشر بکرێم ڕیزی یەکەمم ناوێ دووەم ناوێ دەیەمم ناوێ ڕەتوەم ناوێ خۆ ئەکرێ لێ حەقم لە سوچەی لە سوچەکانە بە عولەما بۆیە قەت وەستانت نابێ دوای لە مەلایەتیە هەمیشە پرۆژەت هەیە ناوەستی فکرت نامرێ خۆ ئەگەر مەحەلی عەرابی خۆتت دیاری نەکردبێ بەڕاستی زۆر زوو ئەپوکیتەوە تەواو ئەبی بۆیە ماوەسایان زۆر گرنگە هەر یەکێک لە ئێوە پێکەکەی خۆی دیاری کردبێ شوێنی خۆم دیاری کردووە خەڵک زۆر مهمە ئەو کەسەی کە لە ناو حوجرە پەروەردە ئەبێ ئەم فەقیانەی کێنە ناو حوجرەوە لا ڕێیی ئەکەن ئەوە ئەکەن قەت بەکەم سەیریان مەکەن خوا جارێ هەڵی بژاردووە لە ناو ئەم هەموو عالەمە هێناوێتە ناو حوجرە
تۆ تەسەووڕ مەکە بەهۆی دووسێ غەڵەتەوە ئیتر تۆ بڵێ ئەم فەقێیە خراپ. نا خۆی ئەو کەسەی زۆر لە حوجرا بمێنێتەوە ئەمە خۆی بە تەجروبە وەری ئەگرێ. من فەقێ هەبوو لە هینی خۆمە قەت تەسەووڕ نەکردو خزمەت بە دین کە ڕۆژە لە ڕۆژە. هەمیشە شعری دڵداری لەبەر کرد خەریکی ئەو شتانە لەبەرە کرد و نازانم کەچی سوبحان الله دوای بینم سێرەکەم هەر بەم شعرانە بڕواکەی کافر و بێدین هەموو کرد بۆ کونەوە. باشە جۆرێکی تر داوای دەست پێ کرد پێم سیر بوو. هەندێک مەسەن فەقێم ئەبینی زۆر لاڕێ ئەنوا شتی سەیری بێکەڵکم لێ ئەبینی کەچی دوای خزمەتکارێکی زۆر گەورەی دین بوون بە نەوعێکی تر مەرج نییە هەموو کەس بە فکری ئێمە خزمەتی دین کە ئەوە خوددا بڕیار ئەدا موقعی ئەم کەسانە کێیە و لەکوێن و چ ئیشەیەک بۆی قەت فەقێ بەکەم نازانی ئایا ئەو فەقێ کامیان ئەو وەلیەی خۆیە کە ئەوەندە لە خۆ نزیکە لەوە ئەقسەم عەلە الله لا ئەبەڕە. ئینسان تووشی خڕای نەبێ جاری وا هەیە بەتایبەتی فەقێ مستعید و گەورە و ئەوانە یان مامۆساکانمان خۆم مەسەلەن جاری وایە فەقێکە بینم مەسەلەن لاڕێی کردو ئەمانە نابێت لە پێش چاوم بکەین بە مقدس سەیری کرد نەک لە پێش چاوم بکەین گەنجێک کە تووشی هەڵە بوو بڕۆ ئەکەن کە یەکی یەتە حوجرە هەرچی شەیاطینی ئینس و جینە کۆ ئەبنەوە لەسەری قورئانە مناڵم بچکەڵە بوون لەو زێتی گەورە بۆ یەخچەکەن ئەو بۆ یەخێن سەر پەنجەن ئەو ئەیاننا بەجلەکانمان ئەلەو کاتۆ تۆ دژایەتی ئەکری ئێ باشە تۆ مەسەن فەقێک ئەوەتە هەموو خەڵک خۆ لەو چێوشی بۆ یەخەکەی وەشان دەوێ فەقیرە نازانێ سەعبەتێکی کردووە بەڵام ئەگەر وردی کەیتەوە باشە بەرەی نیفاق لەوەی ئیشیان لەسەر ئەو مناڵە کردو کە بۆ شێوازە مامەڵەکە لەگەڵ فەقێک کە نەزانێ احترامی فەقێکە بگرێت نەزانێ احترامی مامۆساکە بگرێت تا دوای لەبەرەوە لەم پرۆسەی کاری کە جەنابتان دەستان پێ کردووە پرۆسە مەنهەجیە زۆر گەورەیە کوردستان وێرانە پێویستی بەم پرۆژە مەنهەجیانە هەیە پێویستی بەم تۆکمەیە هەیە لەکوێ بینیتان مەلایەک فەقێیەک ئیلا لە سوجدا دوعاکرد بۆ کردبێ هەر عەلە الأقل لەو شوێنە سەڵەواتی بدە لەسەر پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم و دوعایکی خەیری بۆ بکە بەشکم تۆ شەریکە بی لە کارە خەیرەکانی ئەوە بەسکم نەفەسی پاکی تۆ ئەو کەسە ئەگۆڕێ بۆیە شتێک زۆر جوان بوو بەلامەوە لە فەقێتیە جارێک ئەمیرێکمان هەبوو ئەوە کۆی کردینەوە ئەوتی هەستەکەم ئێوە ململانە زۆرە لە بینتانە ئێمەش مناڵ بووین طبعا ئەو کاتەش تەحەزوب بە قووت بوو لە فەقێکان هەبوو یەکگرتوو بوو هەبوو بزوتنەوە بوو وتی ئەم کێشەمان لە بینە زۆر بوو وتی ئێوە کە برایەکتان ئەزانن کەم تەرخەمە ئەوانە بۆ لە سوجدا هاوار ناکەن خوددا چاکی ئەمە زۆر مناڵ بووم ئەم کەلیمەم زۆر بە گەورە وەرگرت زۆر کە لە سوجدا یەکەیەکە ناوی فەقێکانم ئەهێنا هەرچوومە هەر حوجرەیەکەوە تەواو زۆر ڕێزیان لێ ئەگرتم دوایی کە گەورە بووم بیرمە کردەوە ئەمووی سڕی دوعاکان مەسەلەن خۆ من لەوان مناڵتر بووم کە ڕێزیان لێ ئەگرت ئەو دوعا بە کوڵانەی کە ئەم کرد لە سوجدا و هاوارمە کرد لەخوا بۆ باعیسی ئەوەی کە ئەوان ڕێزێک لە من بگرن زیاتر یاشتر لەبەرەوە مامۆسایە قەت فەقێ بە کەم سیر مەکەن محاولە بکەن هەر چۆنێکتان کردو ئیقتینای ئەم فەقەیەکەن عەجوولیەکانی لاڕێکانی فرت و فێڵەکانی هەمووی دوایی بەرەکەتە ئەوە هەمووی دوایی هێزە بۆ ئیسلام طبعا من هەموو جارێک ئەڵێم کام فەقێ زۆر عەجوول و ئەوە دوای مەلایەکی زۆر چاک دەرەچێت بزێوەکەیان باشتر دەرەچێت ئەوە یعنی دووشتان عەرزەکەم دووشت عێراق و شاممان هەیە دائیمە ئەهلی عێراق متەمەڕید بوون بەزانم کورانە هیچ ئەمیرێت خۆی نەئەگرت لە عێراق مەگەر یەکێک و حەجاج خۆی گرت بێ زۆر زەحمەت بوو ئەهلی شام زۆر ئەوە بوون دەسیرکەن مەدارسی نەحوە سەرفە علمی کاکە فقه چی تەفسیرە هەمووی لە عێراقە ئەی تۆ مەدارسی تەفسیرە خوێن تۆ تەفسیری کوفە مەدرسەی تەفسیر مەدرسەی بەسڕە کاکە لەنەو ئەو عەجوولیەتە و ململانەیە خەڵک دروسێ بۆیە لە فەقێیە محاولە بکەن شتەکانی کەم کەنەوە بەڵام محاولە مەکەن تاقەکانی بکوژن لێکردن ئەو تاقانە خۆی بۆ خۆی خەیری تێ مادام لەنەو ئەو سنوور دائیرەیە کە ئینسان موقعی خۆی دۆزیەوە و بەو موقعی خۆی سەیری براکانی کردیان هەوڵیدا بۆ براکانیشی موقعی دۆزیەوە ئەبێ بە چاوی ویلایەت سەیری یەکتر بکرێت نە بە چاوی عیلم
ماوەسایان ئەمە خاڵێکە کە لە ئەمڕۆ ماوەسایانی ئێمە ئەم خەلەلەمان هەیە. ئێمەین بە چای مەلا سێر یەکترەکەی علمێکی وەڵا فڵانکە لە فڵانتر ئەزانێ یا نازانێت جاوە چی بزانێ یا نەزانێت زۆرتر یا کەمتر. بە چاوی ویلایەت سیرکردن وەلیەکان هاتوون کامیان قوڕبیان لە خواوە زیاترە سەیری ئەو لایەنیان کرد. من هیچ مەلایەک لەو مەلایەن نابینم کە قەریب نەبێت لە خوددا، چونکە هەڵی بژاردە خصوصێتە ئەو شوێنە. باشە ئەمانە ئەگەر بە چاوی ویلایەت سێریان کەم اختیلافاتەکان لەبێنمان نامێنێت. بۆ زۆر کات اختیلافات لە بابەتی عیلمە دروستە بێت، لە بابی ویلایەتە دروست نابێت. ئەگەر وەکو وەلی مامەڵەکەین لەگەڵ یەکترە ئەبەدەن بڕوا بکەن کام فەقێ زۆر لە حوجرە ئێوە ئەڵێن ئەجوولی زۆرە، وەرە مەسەن لە بینی خۆت و خۆیە بە حورمەتی ئەم فەقەیە کە من کەلیمەیەکم پێ وتووە لەبەر خاتی تۆ، ئەم فەقەی لەبەر خاتی تۆ ئەوەتە لەبەریکە یا بە زۆر پێم لەبەر کرد خوایە لەبەر خاتی تۆ لەبەری ناکە ئینکاریەک دەی خۆیە ئیشە جێبەجێ بزان چۆن جوابتان ئەدات. بڕواکەن هەندێک جار فەقێ ئاوایەتە پێشچاوم کەسێک ئەسپێکی پێ بە ڕای کێشێت جا ئەسپ زۆر بەقووەتە ها جەمان ئەژملی ئاوا لێ بکە بڕوا بۆ لایەترە ڕای کێشێت و ئەڕوە ڕای خوارێ فەقێمان هەیە ئەو هەیە کەچی دوایی نەتیجە هەر خۆی بۆ خۆی خزمەتکارێکی زۆر گەورەیە و ڕەچکەی دۆزیوەتەوە ممکنە ئەبە و ڕەچکان نەیە کە منی پێ ئەڕۆم و ڕای کێشم بۆی بەڵام بە هەرچە ڕەچکەیەکە بڕوا ئەو قەوەتی خۆی هەیە و هێزی خۆی ئەوە هێزەکەیەتی ئاوا ئەکات لە من ئەی بات و ئەی هێنمەوە ملکەشی سەرکەشی ئەکات و مل نادا. بۆیە ئەم منهەجەی کە دەستان پێ کردووە منهەجێکی زۆر پیرۆزە ومێدەکەم موقعی خۆتان لە حوزوری خۆیان بدۆزنەوە، موقعی خۆتان لەناو کاری موسڵمانانە بدۆزنەوە. ئەمێ ببم بە چی بکەم بۆ خزمەتی ئەم دینە سوچێ بدۆزەرەوە ئەلەو سوچەی خۆتە کارکە. ممکنە یەکێکتان هەرچی کتێبی نەحوە هەمووی لەبەرکە بەیانی هەرچی ئیشی نەحومانەوە بەوی ڕاستپێری کەسێکی ترمان فەرائزانێکی زۆر گەورە بێت باشە ئەفڕەدەکم زەید کەسێکی ترمان ناوەڵە لە فقهی ئیسلامیە لە قیمما بێ مەجبوری هەموو بچینەوە بە خزمەتی پرسیاری پێ بکەین ڕێنماییمان بداتی. نا کەسێکی ترمان لە علمی منطقا زۆر شارەزا ئەبێ، ناوەڵە کەسێکمان لە ئیدارەی حوجرە زۆر شارەزا ئیدارەی حوجرە خۆی فەنە بە ئاسانی حوجرە ناچێ بەڕێ. لەوچێ کەسێکی ترمان لە کاروباری خێرخوازیە کەسێکی چاکو قەیچێک مهم پێگەی خۆت و شوێنی خۆت بدۆزەرەوە بەو پەیوەندیە بەهێزەی کە لەگەڵ خۆی خۆتایکی کۆتا قسم لە خزمەتتانە ماوەسایە سرب زۆر ئێشان خەجاڵەتم. ئێمە بە یەکتر کارمان ئەڕوە ماوەسایان پێکەوە کارمان بە تەنها کارمان ناڕوە بە یەکتر کاری یەکتر ئەبێت بەڕێوە. ئیمامی غەزالی قسەیەکی لە باسی دوعاتە زۆر گەورەیە ئەفەرمێگە تۆ باوکت مردبێ باوکت تۆ زۆر خۆش بێ و مردووە و مەیتەکەیت داوە بەسەر کۆڵت ئەتەوێ بیشاریتەوە بەڵام هیچ وەسیلەیەکت پێ نییە، نە خاکە نازێکت پێ نە پاچێکت پێ نە هیچ قورسە بەسەر شانتەوە ترست هەیە ئاخر بۆن ئەکا لەسەر شان من چی بکەم؟ ئەڵێ ئەگەر برایەکت بێت بڵێ من پاچم پێ خاکە نازم پێ دێم قەبر لەگەڵ تاڵەکەم بۆ براکەت مەمنونی ئەبی یا مەمنونی نابی؟ مەمنونی ئەبی دەستی ماچەکەی هاوکارت ئەبێ. ئەفەرمێ حەملی دین کە هەڵت گرتووە قورسایەکەی بزەبت ئەوە لە باوکم خۆشترم ئەوێ واللهی لە دایک خۆشەویسترە ئەوەی کە بەسەر شانتانەوەی ئەو کتێبانەی کە حەملتان کردووە زۆر گەورەیە مامۆسایان بەیانی ئەبینم براکەم پاچ و خاکەنازی پێ و ئیشەکە بۆ خزمەتی دین کورە مەمنونی هەم دەچ و قاچی ماچێک ئەوە ئیشەکە حەملەکەی من سەرشانی من سووکەکە ئەو شتە خۆشەویستەی کە بەسەر شانوە ئەترسم لی ئەوەتە لێەوە بەرهەمیدا. هەنەجار من مامۆسای گەنجە بینم کە ئاوا سەرکەوتون ئەوانە زۆر تەرجیعیانەکەم واللهی بەدڵ دوعایان بۆ ئەکەم حەزەکەم چم قاچیان ماچکەم بۆ چونکە ئەو قورسایی کە بەسەر شانی منە پێم هەڵناگیرەوە ئەو خەریکە لێەوە شۆڕشی پێکرد ئیشی پێکرد. لەبەرەوە زۆر زەڕورە ئێمە هەمیشە هەمومان پێکەوە بە تاکیدچینی مامۆسا زۆر هاوکاریەک بین ئەو کافر وهای لێ کردوون ئێستا ئەو مامۆسا لەسەر ئەو مامۆسا ئەخوێنەوە ئەویتر ئەوە نی ئیشت ئەمە لای هەڵەبجەیە هەمویان لەو مزگەوتی پاشایە کۆبوونەتەوە بەیعەتیان داوە بە یەکتر کە بە یەکتر نەچنە بەهەشت. تەسەوورەکەن ئەو زەمانە خەڵک چەند پاڵن هەمویان کۆبوونەتەوە تیان وەرن با پەیمان بین لە بەردەم خوایە
یەک کەسمان بەجێ نەمێنێ بۆچی بچین بۆ باش ناچین ئەگەر یەکێکیشمان خوا نەخواسە هەڵەیەکی کەم و کوڕێکی شتێکی هەبوو کەوتە بوو هاوار دەکەن بەخوا باشتمان ناوێت تا ئەویش لەگەڵمانە نەیە سەیری ئەو ڕۆحیەتەکە واللهی ئەوە ڕۆحی دینداریە کە ئێمە بێ وا مامەڵەکەین لەگەڵ یەکترە بۆیە مامۆسایان تەسەوورکەن ئێستا حوجرەی جەنابتان لە کەلار بڕواکەن مامۆسا مەلا جاسم ئێوە مامۆسا محەممەد مامۆسا ئەرکان مامۆسایانی تری بەڕێز کە لە تەدریسێکن دەرسێک گەڵێنەوە لە خزمەت فەقیهەکە تەوجیهی فەقیهەکەن بەرەو خواناسی و چاکەوە بڕواکەن ئێستا ڕێک وا تەسەوور ئەەکەم مەلعب دایم هاتووە لەوێ لە خزمەتانە ئەخوێنێت و پێڵاوتان خزمەت ئەەکە لێ بەخوا خۆش شاهیدە ئەوە سەیری حوجرەکەتانە چونکە ڕێک ئەزانم ئەو ئیشەیە کە ئەبوایە من بەهاتمێ لە کەلارە بم کردایە قورسایەکەی سەرشانەوەتە لەوێ کەمی کرد الحەمدولillah جەماعەتێک هاتن کردیان خۆی سوپاس بۆت لە سلێمانی هەروە لە هەولێر هەروە لە کوردستانی ئەودی و هەروە کاکە لە سعودی و یەمەن هەروە لە هەر سوچێکی ئەم سەرزەویە کرا واللهی وەئەزانم بۆ من کرد بۆ ئێوە کە ئەچنە مزگەوتێک و ئەبینن پاک و تەمیزە ئەوانە واللهی وەئەزانم خۆم چوم پاکم کردوێتەوە ئەوانە دڵم پێی خۆش واللهی کە منارەی مزگەوتێک لە لادەیەک و ئەبینم دڵم شاگەشکە ئەوێ لە خۆشیە کە الحەمدولillah خەڵکی موسڵمانی ئەم مەنتیقە منارەیەکی دینیان لێرە هەڵکردووە و عەلەمێکی خۆیان هەڵکردووە لەم شوێنە وای هەر یەکێک لە ئێمە لە ئاسی خۆی ئیشی ئەوی تر بە کەم نەزانێ هەموو تۆکمەی کارەکە ئەکەین ئیشەکەین ئەڕۆین ئومێد دەکەم خوای گەورە بەمە لطفێکی زۆر گەورەمان لەگەڵا بکە خوای گیان ئەم برا بەڕێزانم لە کەلارەوە تا ئێرە لەبەر خاتی تۆ هاتن دەی خوایە بەو ئیخلاسی کە هەیەە ئەم دوعایانە بۆ لای تۆ بەرزەکەین تۆش لێمان وەرگرە تو گەورەی خۆت خوایە نەسرەت بۆ ئەم دینەت بنێرە خوایە پیاوانێ بنێرە کە خزمەتی ئەم دینەت کەن یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین ئەم وڵاتی ئێمە لە نوری علم مەبڕە یا رب العالمین بەخوا خوایە ئەمە هەر یەک تۆز علممان پێیە چاوەڕێی لطفی تۆ ئەکەین کە نوری علم بخێتە دڵمانەوە تو گەورەی خۆت علممان زیاد کە عەمەلمان زیاد کە ئیخلاسمان زیاد کە پەیوەندیمان لەگەڵ خۆتە پتەوکە خوایە داوات لێ ئەکەین مەمان کەرە بەڵاو موسیبەت بەسەر دینەکەتەوە یا رب العالمین خوایە ئەم دینە پاکە شیرینە جوانەی ئەولیا و ئەنبیا خوایە داوات لێ ئەکەین بەهۆی ئێمەوە ناشرین مەکە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین حوجەکانی کوردستان ئاوەدان کەرەوە پەیامی خۆت لە دڵی ئەم خەڵکا جێگیر کرد خوایە حبی مەلایەتی و حبی خزمەتی دین و حبی مزگەوت خوایە لە دڵمانە جێگیر کرد خوایە لەسەر ئەم ڕێبازە بمانژێن خوایە بەم ڕێبازەوە بمان برێن یا ربی خوایە داوات لێ ئەکەین بەم ڕێبازەوە زیندومان کەرەوە لە تیرێ عولەما یا ئیلاهی قبوڵمان کە لە ئەهلی خواناسی قبوڵمان کە ئێمە خوایە لە بێکەسیە ئەمڕۆ لە بێ زانایی و لە بێ دانایی و لە بێکەسی و خۆمانە هاتوون دەستمان داوەتە کارێک لە ئیشی ئێمە زۆر گەورەتر بەڵام ئەزانین تۆ لطفت زۆرە لەگەڵمانە خوایە بەو لطفت داوات لێ ئەکەین یا لەطیف ڕەحممان پێ بکە دروستمان کە بمان کەرە خزمەتکاری ئەم دینە ئیلاهی داوات لێ ئەکەین هەر هەڵەوکەم و کوڕێک هەمانە هەر نەزانیەکە هەمانە تۆ خۆت بۆمان قەرەبوو کەرەوە تۆ خۆت بۆمان تەرتیب کە یا رب العالمین ئیلاهی پێگەی ئەم مامۆسایانە زۆر گەورە بکە لە دنیا گەورەی بکە لە ئاخرەتا گەورەی بکە ئەلتافی خۆت بە سەریانەدا ببارێنە یا ربی خوایە هەر یەکەیان لە ڕۆژی قیامەتە هەزاران کەس شوێنی بکەوێ یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین لەوانمان بگێڕە کە ئەم پەیامی تۆ بە صدق و صادقانە ئەگەین ئیلاهی داوات لێ ئەکەین لە ڕۆژی زیندووبوونەوەمانە مەمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵیان پێخۆشەکە مەمان گێڕە لەو کەسانەی کە خۆشەویستی دڵمان صلی الله علیه وسلم بەهۆیانەوە شەرمەزارە بێ ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت گوناهەکانمان لە هەموو عەبدەکان بشارەوە تەنانەت لە مەلائیکە و پێغەمبەرانیش ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهانێک کردومانە سترمان کە تەنها بین و خۆمان و خۆت یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت نورێکی وەهامان بدەرێ ژیانمانی پێ ڕۆشن بێتەوە نورێکی وەهامان بدەرێ گۆڕەکانمانی پێ ڕۆشن بێتەوە ئیلاهی ئەم وڵاتی ئێمە زۆر عالم و عابیدی گەورەی زۆر تیا بۆ خزمەتیان کردووە خوایە ئەلەم شەوەیە لەم شوێنەیە هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە
الصلاة والسلام والرحمة خود بسر گۆڕەکانیانە دا ببارن. ئەو نەفەسە پاک و ماوەسە بەڕێزانەی کە تەئسیرێکیان هەبوو لەسەر پەروەردەی ئێمە، خوایە داوات لێکەین لە گوناهی هەمویان ببورە، دەرەجاتیان عالیکە، لە حوزوری خۆتا بەرزیان کەرەوە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین هەر کەسێک کەلیمەیە لە ئێمە فێرە بێ، ئیلاهی هەر فەقەیەک کە لێمانە وەرئەگرێ نەقلی ئەکا بۆ فەقەیەکانی تر تا ئەو ڕۆژەی بەقای ژیان هەیە لەسەر ئەم زەویە. خوایە خەیر و ئیحسانی ئێمە مەبڕێنە یا رب العالمین. خوای بمانگێڕە لەو کەسانی کە لەناو گۆڕەکانیانە پەیتا کەلیماتی علم و عولەما و خوێندن و دەرس و دەور بە دوایانە ئەڕوە، ئیلاهی لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنەوە، لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە. یا ربی خوایە ئومەتی ئیسلامی تۆ خۆت ئەزانی لە زیلەتێکی زۆر گەورەیە، بەخوا هیچ کەسێکمان نییە تەنها تۆ نەبی. خوایە تۆ خۆت ئەزانی ناتوانین ناڕەحەتیەکانی ئومەت بۆ هیچ کەسێ بەرزکەینەوە تەنها لە حوزوری تۆیان نەبی. ئیلاهی وەرە بەهانای بێکەسیمانە، وەرە بەهانای بێنازیمانە، وەرە بەهانای یا ئیلاهی خوێنی ڕژاومانەوە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت نەسەتی دینەکەت بدە یا رب العالمین. ئێمەش بکەرە جوندێک و خزمەتکارێکی ئەم پەیامە شیرینە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنەوە بە ئیخلاسی ئەم برایانم کە لێرە لە حوزوریانە دانیشتوم ئەم دوعانە بەرزەکەن و لێمان وەرگرە یا رب العالمین. خوایە هەر لەم مەجلیسەوە سەڵات و سەلامی ئەمە بگەنە پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین. ئیلاهی باسمان کە لە حوزوریا یا ئەکرەم الئەکرەمین، خوایە ناومان بێنە لە حوزوریا یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی خۆت بێ ئەنداز و بێژمار بە ئەندازەی کەلیماتی مخلوقاتت، بە ئەندازەی هەناسەی مخلوقاتت ببارێنە بەسەر پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم، بەسەر ئال و یەئر و یاوەرانیا. آمین آمین والحمد لله رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوي يقول لك ناهي مني شو أقول يا خوالي ما قبولك يا رب.